بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم سلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت. پیرۆزیەکان و جوانیەکان و گەورەی 24 سەعاتەکەی ڕۆژی جومعە بۆ ئێوە بەیان و ڕۆشنەکات لەگەڵ یادەوەریەکانی کەسایەتی و کەسە خۆشەویستەکانی ئەم کوردستانی ئێمەکە چۆن ژن و پیاوانێک ئەوداڵی کۆکردنەوەی خێری زۆر گەورن، توێشووی زۆر گەورە بۆ ڕۆژی قیامەتیان، بۆ حیاتی بەرزەخیان، بۆ فریاکەوتنیان لەسەر مەرگا و یەکێک لەو ڕۆژە گەورانە بریتێ لە ڕۆژی جومعە. گرنگی ڕۆژی جومعە لە ئیسلامە و چۆن ئێمە بتوانین ڕۆژی جومعە پارێزگاری لێ بکەین و گرنگی زیاتری پێ بدەین و زیاتر خۆشەویست بێ لە لامان و زیاتر ئەم خێر و بێرە کۆ بکەینەوە بۆ خۆمان. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکی صحیحی خۆیان فەرمێت ڕۆژی جومعە ئەو ڕۆژە مبارەکەیەکەوە حەزرەتی ئادەمی تیا دروست بوو، خوای گەورە دروستی کرد و هەروەها ئەو ڕۆژەیەکە ئەمر و فەرمانی خوایی دەرچوو کە بێتە سەرزەوی و هەروەها ڕۆژی جومعەش دنیا کۆتایی پێت و ئاخرەت دێت. دیارە فەزڵ و گەورەی ئەم ڕۆژە لەوەیە کە حەزرەتی ئادەم خوای گەورە دروستی کرد بەرەی ئادەمی دروستە بێت، کەواتە ڕۆژێکی زۆر زۆر گەورەیە، فەزڵێکی زۆر گەورەی هەیە و ئەو ڕۆژەی کە ئەمری خواییەت بوو ئەوەی کە حەزرەتی ئادەم بێتە سەرزەوی گۆڕانکاریشی گەورەیە بە ژیانی ئینسانە کە بکەوێتە ناو تاقیکردنەوە و ئیمتیحانێکی هێجگار گەورە و هەروەها هاتنی ڕۆژی قیامەتیش کۆتایی و دەرەنجامی بەرەی ئادەمی و هەموو ئەو مەخلوقاتانی کە محاسبە ئەکرێن بۆمان پیشانەدا. لەبەرەوە ئەم ڕۆژە ڕۆژێکی زۆر زۆر گەورەیە، بریتیە لەوەی کە بتوانین هەمومان بە جوانی ئەدای ئەم ڕۆژە پیرۆزە بکەین. ڕۆژی جومعە لە سونەتەکانی ڕەسوڵ اللهە صلی الله عليه وسلم گرنگێکی زۆر زۆر گەورەی هەیە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئامادەسازی زۆر گرنگی بۆ ڕۆژی جومعە کردووە و ئەو سونەتانەی لەم ڕۆژەیە ئێمە لە درێژایی تەواوی ئەم بەرنامانەیە کە پێشکەش بێ بە ڕێز و خۆشەویستیەکەین باسی ئەو سونەتانە و گەورەی ئەم ڕۆژە و ئەو سونەتانە چین کە پێغەمبەر صلی الله عليه وسلم جێبەجێ کردو تاوەکو ئێمە چاوی لێ بکەین و گرنگێکی زیاتر بەم ڕۆژە بین و قەرەباڵغی مزگەوتەکان زۆر زیاتر بکەین. خۆشەویستان، ئێمە یەکەم ئەڵقەی ئەم بەرنامەی فەڕ حەزمان کرد بە دیداری کەسایەتیەکی خۆشەویستی لادێ گەورە و خۆشەویستەکەی هەڵەدنی شارباژێر بگەین کاویش جنابی حاجی حسینە و ئێستا لە دەرگای ماڵەکەی ڕاوەستاوی نۆچینە ژوورەوە بۆ ماڵیان و هیوادارم ئینشاءالله بەرنامەکەمان جێگەی ڕەزامەتی خوای گەورە و سوودی و ڕێز و خۆشەویست بێ. فەرموو. السلام عليكم. السلام ورحمة الله. بخير بالنعم. السلام يا ربي. من يخ. السلام عليكم. ئێمە لەم ڕۆژی جومعەیە کاک حاجی حەزەکەین باسێکی ئەومان بۆ بکەی کە پیرۆزی ئەم ڕۆژە لای تۆ لە مێژووی تۆیە لە مناڵیە چۆن دەستان کردووە بە نوێژ، چۆن سەردانی جومعەتان کردووە. ئەگەر بیرە بێ یەکەم جومعە لە دیەکەی خۆتانە یا ئەو مامۆسایی کە خۆتبەیەوە خوێندوونەتەوە، جومعە لای ئێوە لە هەڵەدن چۆن بۆ کاتێکە مناڵ بوویت؟ قوربان جومعە لای ئێمە بابمان ولفێتی بە مزگەوتەوە بووە، لە باپیرەوە هاتۆ ولفێتی بە مزگەوتەوە بووە. ئەنجا بابی ئێمەش هانیە داین بەرەو نوێژ و تەعات. حتا میساری بەدەیناینەوەی بوو کاکە ئێوە گەنجن مەستن کە پیرن سستن ئەی کەی خوایە پەرستن. هانیە داین ئەگەر دوا کەوتینایە معلوماتی تەواوی وەرەگەدا خۆ هاتچوینە جومعەی یان نەچوین. یعنی لێپرسینەوەی لێکردن. لێپرسینەوەی لێکردین ئەگەر بێت و نقطەیەک دوا کەوتینایە بۆ جومعە بەڕاستی ئیجراتی هەبوو، زەختی هەبوو، وەگەسا نەبوو. وەگەسان نەبوو، زەختی هەبوو، زۆر زۆر جداتی هەبوو. بەخوا ڕۆژی جومعەی ئەوەنە لەکن گەورە بووە. ئەوە حاجی حەسەن برازامە بابی برا گەورەمە ڕۆژی جومعە بوو، دەچوو بووە گەڵ هەبوو لە لادێ بۆ ماڵات دەیان کرد. وتی کاکە ئەمڕۆ جومعەیە بە کاکمی بووە برا گەورەکەم. وتی مەچۆ جومعەیە ئیسفادەی لێ ناکەی، گوناحە.
وتی بەخواسم وەڵی شو خوا ئاگای لێ چەند ڕۆژ و دوای جوعمەکەش وەڵی سیبادەی قلێت تەسبیح لێ نەکرد شوێنێ ئەو شتانە معلوماتی تەوامان لێ وەرگتووە کە ڕۆژی جوعمە کە بیستوشمانە لە خوتبە و دەمی مامۆسایان ڕۆژی جوعمە یەکەم لە جێرنەکان وە بێ جوعمەیە مهمتری بێ لەوانەیە پێغەمبەر سەڵسەڵەم فەرمێت گرنگترین ڕۆژ لە ژیانی ئیماندار و مسلمانە ڕۆژی جومعەیە یعنی حتا لە ڕۆژی جەژنیش گەورەتر و فەزلی گەورەترە لای خۆی کاک حاجی تۆ چۆن خۆت حازرەکەی بۆ جومعە ینی لە نوێژی بەیانیەوە کە هەڵەسی ئەو ڕۆژەیە شەوەکەی ئەڵی من بەیانی جومعەیە چیەکەی من ئەو شەوەی بەڵێن کە جوعمەیە هان دەدەم بەخۆم لەگەر جوعمە بوو شەوەکەی تەمان بە پێی توانای خۆمان بۆ شەونێژ هەڵەسین بەڵام بەسەر بەیانیەوە نانوینەوە تقریبا ساعتی و نێک 2 ساعت ساعتی پێش نوێژی بەیانی پێش نوێژی بەیانی ساعت و نیوێک ساعتێک ئەگەر لەگەڵ توانایە ساعتی و نیە 2 ساعتی ئەمێنەیە هەڵەسین ئیشی خۆمانەکەی شەو نوێژ و ئەمانە ئەنجا دواییە چین بۆ مزگە بتێت دوای نوێژی بەیانی مەجلیسی قورئانمان هەیە جەماعەتێک کە قورئان دەخوێنن دانیشین هەتاوەکو ختمەکەی تەواوکەن کە تەواو بوو پاڕاوانێکی خەستمان هەیە پاڕانەوە دوعا کە دوعاەکان تەواو بوو هەر کەس بۆ خۆی زانی چی لەباریایە من وسڵی جوعمەم نەکردووە لێمە وسڵی جوعمەیەکەم جاسمەوە کە سونەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئینسان خۆی بشوە لە ڕۆژی جومعەیە بەڵێ خۆش ئەو سونەتە چۆتە مێشکمانەوە و بارمان پێوەگرتەوە لفێتمان پێوەگرتووە یەکەین ئەوە واچینە جومعە ئەوە یەکێک لە سونەتەکان ئەی سونەتێکی تریان کە زۆر گرنگە لە ڕۆژی جومعە طبعاً ئەویش سڵاواتە لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەو ڕۆژە سڵاوات بەرنامەمان هەیە ئەو بەرنامەیە بە تەسبیح بەتوانە هەتا سعات 6 ناگەینە 6:30 ئەوە بەرنامەمان هەیە لەبەر خۆمان و زیکری خوایەکەین ئەو زیکرانە کە بۆمان دیاری کراوە کە زۆر پیرۆزن دەست پێەکەین بە پێی توانە سڵاوات هیچ بەرەکەتێکی لێ بینیوە ئەرە وەڵڵا ئەو بەرەکەتی لە سەڵاوەت و لە دوعای بەیانیانم دیوە استفادەمان لێ کردووە استفادەی جدی و فەوریمان لێ کردووە ماشاءالله لەو دوعانە و لەومانەوەی مزگەوتە بەڕاستی استفادەمان لێ کردووە کاک حاج حسێن جەنابتان یەکێکتر لە سونەتەکانی جومعە جلی جوان لەبەرکردن و جەناب ماشەڵڵا تۆپەڵی ڕێحانە کردو بێرا و ئەوە شوێن دەستی تۆیە اینجا ئەم جلە جوان خۆگۆڕین عەتر لە خۆیان ئەمانە سونەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە ئینسان لە ڕۆژی جومعە کام جلەی تازێ ئەوە لەبەر بکات خۆی بۆن خۆش بکات خۆی بشوات ئەوە جەناب عەترەکەیش داناوە ئینشەڵڵا تۆ خۆت بۆن خۆشەکەی توژلی تازە لەبەرەکەی لە ڕۆژی جومعە خۆتمان ڕۆژی جومعە من تۆزێ بێتوانە بووم حاجی مامۆستا ئەگەر توانام بێ پێم خۆشە کە حاجی ساڵحیە بینم یان کاکومێ بیابینم بە پۆشتەی من خۆم شۆغۆم دەبەردانێ خۆم بە نیوە ئیسان دەزانم پێم خۆشە پۆشتم بەڵام لەگەڵ گەرمای تەحاملم نییە بێتەحالم من لەگەڵ گەرمای زۆر بە گەرمای خەرسم چلەی زستانێ ئێوە زستانی هاتن لە خزمەتانە بەو شۆی زۆر سار بوو باوەڕەکەی هیچ شەوێکی ئەگەر سبلێن چۆن ناڵم کرد بێ نا ئاگرم نەبووە لێرە ماڵمەدار کەیفی خۆیانە ئەم عەتری ستاوناوە لای خۆتا خۆ بوون خۆشەکەی ئەما ئێستا لە پێشەوە تۆ بۆن خۆشەکەم دوای تۆ دەسەکانە خۆش بێ یاڕن ئەی دەسە خۆش بێ یاخوا بیگەڕن پێم خۆشە کاک حاجی یەکێکتر لەو سونەتانی پێغەمبەر سەڵەم لە ڕۆژی جومعە بریتێلەوەی کە زوو بچی بۆ نوێژی جومعە ئەم عادەتە لای ئێمە چۆنەی یعنی بۆ بە عادەت خەڵک ئەم سونەتە زۆر جێبەجێ بکەن بڵێن کە هێچێک لە پێشەوە بچێ خوشترێکە و دوایی گایەکە و دوایی مەڕێکە و دوایی بەرانێکە و دوای ئاگاتە هێلکەکە هەتا ئاگاتی هێلکەکە ئەمە ئێمە گوێمان لێ بە بەڵام من بەس بە حالی خۆم حاجی مامۆستا ئەی بنەبێ شەکرەمە ئەی بنەبێ زوو
تینم بۆ دەی بۆ میز لەم جومەی پێشووە حاجی مامەسامان خوتبەکەی ئەوەندە درێژ کرد ئەوەندەی درێژ کرد هەستام لە ناو سەفەرەکان بەربوومە گەڕانێ ئەندەما هیلاچین کاکە تیمان لێیە دوایش پێم گوتم مامەسا بە قوربانە بن ئێمە تۆ گەنجی لێ ڕێزەی ئەمەوە احترابەکەی بەڵام کاک هەندەی کوتی بەو خوای قەرار وا بوو کوتی کەم کەسی درێژ کاک حاجی طبعا ئەو باسی جنابەت کرد یعنی نوێژی جومعە خۆی لە سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم وا هاتووە کە نوێژەکەی درێژ بێت خوتبەکەی کورت بێت کە ئەمەش یعنی بەڕاستی جێ خۆیەتی مامۆسایانی بەڕێز زۆر جار لەم بەرنامانەی ئێمەوە یعنی ئەوە وەرەگرن انشاءالله کە وتارەکانیان کورت بکەنەوە چکە بەڕاستی خەڵکی بەڵێ خوای کورتیکەنەوە یعنی دوعاکەی کورتیکەنەوە چونکە بووە ئێستا کاکە نەبێ پێشەش پیری وەک منیتیایە بەخوا پیرێک هەیە زۆر خواناسی لە هەموو بارێکەوە خوا ئاگای لێ گەلی جارە هەڵەسێڕوە تینی بۆ دێ ڕاست کاکە سێ چارە سعاتێک بەخوا زۆرە ئێستا زۆر جار مزگەوتەکانی ئێمە لەخوا بەزابێ وای لێ هاتووە چەندێک پیاو بەشداریەکە ئاواش ئافرەتیش زۆرێک لە ئافرەتانی ژێن بەشداریەکەن لە نوێژی جومعە هەرچەند من ئەو گلەیەم هەیە کاک حاجی کە مزگەوتەکانی ئێمەوە دروست نەکراوە کە شوێنی ئافرەتان زۆر باش بێت زۆربەی جار ئەو شوێنی کە دروستەکرێ بۆ ئافرەتان یا بچووکە یان شوێنەکە وانە کە جێ هەموو ئافرەتێ بێتەوە بەڵام حەزەکەم ئەگەر شتێکی ئاوات بیر بێ ئایا لە کاتی خۆیان ئافرەت بەشداری نوێژی جومعە نوێژی جەژن ئەمانەیە کرد قوربان لە لادەیە نەبوو ناوباودی ئێمە تقریبان پێش ئەنفال 300 ماڵە بوو نەبوو نوێژی جومعەیان نەبوو نوێژی جێژنیان نەبوو ئەمانەیان نەبوو ئێستا شتێکی باش کە ئافرەت بەڕاستی ئەوسا لە کێو دین فێر ببوایە ئەی ئەگەر هاتایەتە جومعە و نەهاتایەتە مەجلیسان ئیسە بەڵام لەخوا بەزابێت تەلەڤیزیۆن هەیە ڕادیۆ هەیە دوای ئەوە ئێستا مزگەوتەکان یعنی ئافرەت چۆن پیا و بەشداری تیاکا و ئافرەتیش بەشداری تیاکا ئێستا ئەم مزگەوتەی ئێمە بەڵێ جێ حەدەمان هەیە بۆ نوێژی جومعەی ژنان ئیجێژنێ جێی تایبەتیان هەیە فەرەح تەرتیبیان بۆ کراوە بەڕاستی جێی خۆشمان هەیە لەخوا بەزیابێ مزگەوتەکەمان هەتا بڕی کراوەیە و هەموو دەمێ دەرگا لەسەر پشتە بە چۆری نەماوەتەوە خەرچی تیایە لەخوا بەزیابێ ئێستا هەر نوێژی بەیانی کرا مابێک داخرێ هەتا سەعەتدا بێ جومعە کە جومعەش نەبێت هەتا سەعەتدا لە دەوە کرێتەوە هەتا نوێژی خەوت نانەکرێت دا ناخرێتەوە ئەمە چۆر نییە لەخوا بەزیابێ لەخوا بەزیابێ شەو ڕۆژی جومعە زۆر گەورەیە و پڕە لە خێر و بەرەکەتی جیاواز جێ خۆیەتی بەرنامەیەکی تایبەتی بخەینە خزمەت و میوەگەشەکانی ئەم شەو ڕۆژە پیرۆزە لە بەرچینەی ساتەکانمان کۆ بکەینەوە و دیدار و گەشتی ئازیزانێکی زۆر بکەین و پیا و ژنە ساڵحەکانی ئەم کوردستانە خۆشەویستەمان بەسەر بکەینەوە چیرۆک و داستانە جوانەکان بە گەلی خۆمان ئاشنا بکەینەوە و سەر بڵند بکەین و بە گەلانی دنیاش بڵین بەڵێ بەسەرهاتی چاکانی کورد لە چاکانی دنیا و جیهانی ئیسلامی کەمتر نین بەسەرکردنەوەی پیا و ژنە ساڵحەکانی ڕێی جومعە و جەماعەت ئەرکی لە پێشی نەمانە ئێمە نزیک بووینەتەوە لە نوێژی جومعە لە ڕۆژی جومعەیە و سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە سورەتی کەهف لە ڕۆژی جومعەیە بخوێنرێ بەتایبەتی لەم سەعاتەی پێش نوێژی جومعەیە کە کارێکی زۆر باشە و لە ئەوەڵی بەیانی هەتاوەکوی ئێوارە ئەتوانیم سورەتە بخوێنی و بەپی فەرموودەی پێغەمبەر صلی الله علیه و سورەتی کەهف سنەتێکی گەورەیە و پارێزراوە بی لە دەجال و لە فیتنەی دەجال و لە فیتنەی آخر زەمان بێژگەلەوەی کە هەموو ئاەتێک لە قورئان یا هەموو پیتێ لە قورئان دەخێر و بگرە 100 خێر زیاتر هەزاران خێر لە پیتێکا لەوانەیە خۆی گەورە زیادی بکابۆتەوە و بەلای کەمیەوە دەخێرت دەسەکەوێت لە یەک پیتی قورئانەکەی خوێنی واروها بەپی فەرموودەی تریش هاتووە کە تەنانەت سورەتی هود سورەتی یاسین لە ڕۆژی جومعە بخوێنرێت بەڵام ئەوەی زۆر مەشهورە سورەتی کەهف سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەم سورەتە هەل لە سەرەتایی سورەتەکەیە باسی کۆمەڵێک گەنجە کات کە ئەم گەنجانام أم حسبت أن أصحاب الكهف والرقيم كانوا من آياتنا عجبا إذ أوى الفتية إلى الكهف فقالوا ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا أو گەنجانی کە
خواناسی و عیبادەت و دینداریان هەڵبژارد ڕۆشتنە ئەشکەوتێک و خۆی گەورە زەمانێکی زۆر لەو ئەشکەوتەیە هێڵانیەوە هەتاوەکو ئەو زاڵم وستەمکاری کە زوڵمیان لێکردن کە نانێ هێڵا خواپەرستی بکەن لە ناو چوون و دوای زمانێکی تر هاتە پێشەوە کە پاشا و دەسەڵاتدارێکی موسڵمانی ئیماندار هاتە سەر حکم کامان خەبەریان بوویەوە وەکو بەسەر هاتەکە لە قورئانە زۆر بە جوانی باسی لێکراوە زەمانێکی تر بوو کاتێکی تر بوو لەبەرەوە ئەم سوورەتە کە کۆمەڵێک حقائق و ڕاستی زۆر گەورەی تایە چیرۆک و بەسەرهاتی زۆر گەورەی تایە مە ئینشاءالله لە درێژایی ئەڵلقەکانی ئەم بەرنامەیە پشت بەخوای گەورە لە بەرنامەی فەڕا هەوڵەیین کە ئینشاءالله تیش بخینە سەر ئەم سوورەتە مبارەکە و ناواخنی ئەم سوورەتە ئەو چیرۆک و بەسەرهاتانەی لەم سوورەتە گەورەیە هاتوون و چەندێک ئێمە سوودمەند بین و چەندێک ئەم سوورەتە خۆی بۆ خۆی لە حاڵەتی معنەوی ئێمەیە کاریگەری زۆر گەورە بەجێ هێڵێت لە ناخ و دەروونمانە ئەم سوورەتە چیمان بۆ ئەکات محفوظیەتی دنیا و قیامەتمان پێبەخشێت ئەمان پارێزێ لە شەیطانەکان وەختێ بمان پارێزێ لە فیتنەکانی دەجال ئەمان پارێزێ لە فیتنەکانی ئەم زەمانەیش خۆی کە کاتێکە نەفس هەوا و ئارەزوو شەیطانەکان شەیطانی ئینس و جین لەبەرەوە خۆی گەورە پارێزگارێکی زۆر گەورە بۆ ئێمە ئاڕەخسێنێ کاتێکە لە خزمەت ئاەتەکانی قورئانین خۆی بۆ خۆی محفوظیەتە ئەم سوورەتانی قورئان کە خوێنی ئاەت الکورسی کە تۆ دوای نوێژەکانی خوێنی ئەمە ئاەت الکورسی بێتە هۆی پارێزگاریمان لە شەیطان و هەروەها لەو ڕۆژگارەیە تۆ کە ئاەت الکورسی تیا خوێنی لەو ڕۆژەیە پارێزراوە بی لە دەستی شەیطان لەبەرەوە یەکێک لە سونەتە گەورەکانی ڕۆژی جومعە خوێندنی سوورەتی کەهفە با ئینشاءالله هەمومان پارێزگاری لەم سوورەتە بکەین و بیپارێزین و ئینشاءالله لە خزمەتیا بین. طبعا خۆشەویستان ئێمە زۆر سوپاسی ئەم خۆشەویستانە و ئەم کەسە عەزیزاناکەین کە ئەمڕۆ هاتینە خزمەتیان و بە تایبەتی جەنابی حاجی حسەین کە ئێمە لە خزمەتیان بوو لە شاری سلێمانی و هاتینە ئێرە و هاتینە مێرگەپان و هەروەها حاجی ساڵح و کاک خدر و جەنابی ماوەسای خۆشەویستمان ماوەسا سەفین لە خزمەتتان نابووین و پێمان خۆشە سەرەتا بڵین کە لەم مزگەوتەیە لە مزگەوتی مەڕوان کۆبووینەتەوە جەنابی ماوەسا خۆی لێرە خەتیبی ئەم مزگەوتەیە و ئەم مزگەوتە خۆی مێژوویەکی هەیە کە مێژۆکەی لە مەڕوانەوە دەست پێکا مەڕوان مناڵی کاک فەتاحە کاک فەتاح بەرامبەر بە مزگەوتەکەیە کە هەڵوێستێکی زۆر مەردانە و جوانی نواند کە کاتێکە مناڵەکەی لە جادەکە پەڕیوەتەوە سیارێک لی یاوە کە سیارەکە لیاوە ئەم هاتوتە ئەم بەرتەبعاً لەم بەرویسێتی ئەم شوێنە چاکی کەن بیکەن بە مزگەوتی بیکەن بە شوێنێکی ئاوا کە جەنابی حاجی حسەین و کاک حاج ساڵح و کۆمەڵێک لەم پیاوە بە ڕێزانە دوای هاوکاریە مزگەوتیان کردووە مزگەوتە دروست کرا کاک حاجی کاک فەتاح هەر نەک ئەوەی کە پیاوەکە عەفو کردو بەڵکو ئەم شوێنیشی کرد بە شوێنی مزگەوتێک و ناوی شنا بە مزگەوتی مەڕوان لەبەرەوە قەدەرێکی گەوری خوایی هاتە ڕێی بەڵام سپاس بۆ خوا بوو بە خێر و خێرێکی گەورە بۆ خۆی و بۆ بنەماڵەکەی و بۆ هەموو خزمانە ماوەسەگیان ئێمە خۆشحاڵین جنابتان ئەگەر وتێکتان هەبێت دەربارەی ڕۆژی جومعە ئەم جومعەیە چی بۆ ئێمە دروست دەکات کۆبوونەوەی ئەم خەڵکە چەند خۆشە بەڕاستی ئێمە ئەمڕۆ ئەم خزمانە و ئەم خەڵکە خۆشەویستەکە کۆبووینەوە لە ماڵی کاک محەمەد بەڕاستی زۆر کەشێکی ئیمانی و شتێکی زۆر خۆش بوو بەڕاستی لەو باخەیە کۆبووینەوە جنابتان چیە فەرموون؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين پێشەکی بەخێراتنی هەموو لایەکتانەکەم بەخێر بن یاخۆ سەرچاو ئێمە ئەوە بزانین جارێ گەورەترین مانگ لە ناو ساڵەکاندا یعنی ساڵێکە 12 مانگە گەورەترین مانگ ئەبینی مانگی ڕەمەزانە کە خوای گەورە باسی کردووە لە قورئانە ئەمجا لە ناو مانگەکانیشا کە با بڵێن بێنە ناو ڕۆژەکانەوە گەورەترین ڕۆژێکیشە لای خوای گەورە میهرەبان ڕۆژی جومعەیە کە هەر ڕۆژی جومعە بە عیدیش لە لای خوای گەورە پێ ساڵ سەرم ناسرایە خود بە جەژن ناویان بردووە دەبینی لەم ڕۆژە یعنی هەموو مسلمانان تێکرا بە یەکەوە ئەوەی کە ئیماندار و ئەوی مسلمانە تێکرا دەبینی مزگەوتەکانی خوای گەورە میهرەبان ئاوادانەکەنەوە ئەگەر ئێمە لە واقعێکی ترەوە سیر بکەین دەبینی
مزگەوت ئەگەر بە عەرەبی ئەمە بکەینەوانی کە جومعی تێدا دەکرێت و هەینی تێدا دەکرێت پێی دەوترێت جامیع. جامیع واتە کۆکەرەوەی خەڵکی، کۆکەرەوەی هەموو مسلمانان، هەموو چین و توێژەکان بەبێ جیاوازی. دەبینی لە کاتی جومعە لە کاتی هەینیە هەموو مسلمانان لە دەوڵەمەند، لە هەژار، لە فەقیر، لە ڕەشپێس و سپی پێس هەمووی بە یەک جار لە شوێنێک کە پێی ئەوترێ مزگەوت و ماڵی خوا کۆ ئەبنەوە. لەم ڕۆژەدا هەموو مسلمانان با بڵێن کە ئیتر کۆتایی هەفتەیە کۆمەڵە برایەکی خۆمان، کۆمەڵی خزم و کۆمەڵە دۆست و ئەحبابێکی خۆمانە بینین و هۆکارێکشە بۆ ئەوەی کە لە ڕۆژی جمعانە دەبینی لە زۆربەی دائیرەکاندا، لە زۆربەی ئەو شوێنانی کەوا دەوامەکرێت دەوامی تێدانی لە ڕۆژی جمعانە. ڕۆژی جمعە یعنی وا دەکات کە ئینسان زیاتر بیر لە سیلە ڕەحم بکاتەوە بە هاتوچۆی خزم و کەسوکاری بکات، هاتوچۆی با بڵێن ئەو کەسانی کە لە خۆی و نزیکن لە باوک و لە دایک و لە هەموو ئەو کەسانە سەردانی نەخۆشەکان کە ئەمە چەندێ خێری هەیە. لە ڕۆژی جمعەشتی زۆر ینی گەورەشی تیاکۆبەتەوە، تەنانەت ئەو کۆمەڵی سنەت و ئادابەشی کە لە ڕۆژی جمعەدا هاتووە لە ڕۆژەکانی تر نەهاتووە کە کۆمەڵی ئادابە ناچینە سەر ئەو بابەتە. یعنی ڕۆژی جمعە تایبەتمەندیەکی گەورەی لە خۆی هەیە و تاکە نوێژیشە لە با بڵێن نوێژی جمعە تاکە نوێژەکە فەرزە ئیلا بکرێت و بە جەماعەتیش بکرێت، چونکە نوێژی جمعە قائی مەقام و جێنشینی نوێژی نیوەڕۆیە. بە دوو ڕەکەعات نوێژی جمعە دەچێتە شوێنی نوێژی نیوەڕۆ. ئەم نوێژە یعنی فەرزە لەسەر هەموو مسلمانان بە تێکڕا کە ئیتر ئەوەی کە شایەتمانی هێنابێت کە دائیرەی داخڵینەوە دائیرەی ئیسلام و بێ لەو نوێژەدا ئامادە بێت و حازر بێ ئینشاءالله. ئەزانم ئێمە زۆر خۆشحاڵین و بەڕاستی زۆر مەمنونی کاک حاجین، خۆی گەورە پاداشتی بە خێری باتەوە کە حاج حسینم هەمووم خزم و کەسی کۆ کردەوە لە خزمەتەوە نابووین و هاتین بۆ ئەم شوێنە و ڕۆژی جمعە بەڕاستی ڕۆژێکی زۆر مبارەکە کە هەمومانی کۆ کردەوە کاک حاج. ئەم گەشتە کە پێکات جەناوی ئێوە پێکات مامۆستا شێخ فاتیح و مامۆستایانە بەڕێزانە کە پێکات لە ئێوە پێکات، ئێمەش پێ خۆشحاڵ بووین کاتینە ئەم مزگەوتە و جمعەمان لە مزگەوتە کرد بە خۆشیەوە و خوا لێمان وەرگرێ. ئەنجاکانە خۆشحاڵین بەوەی کە ئەم مزگەوتە ئاوەدانە بە سەرپەرچێکی جوان دەکرێ و کاک پەتا ساحبەتیەکە و پاکوخاوێنیەکە. خوا هیدایەتی بدە. دڵخۆشن بۆی کە ئەم مزگەوتەتان دروستکە لەگەڵ کاک حاجی ساڵح و حاجی حەسەن و ئەو پیاوانە کە هەمووتان هیمەتی گەورەتان نوان لەگەڵ کاک فەتاحا کە بوونە هۆکاری دروستکردنی مزگەوتە و خێرخوازان یارمەتیکی باشی ئەم مزگەوتیاننا. ئێمە پەخری پێوەکەین، پێمان خۆشە دایمی وەخت دەستی خێرمان هەبێت لە ئەم ئیشە خێرانە وەک مزگەوت. سەرمان پێوەنی هەتا ژیانمان لە بەدەن ڕۆحمان لە بەدەندا بێ پێمان خۆش هاوکاری ئەو ئیشە چاکانە بکەین. ئەو ئیشە چاکانەش ڕوومان لە هەر کەسێک کرد بێ بە باخەری خۆمان نەما کردووە، ڕوومان لەوانە کردووە کە ماریان هەبووە بەڕاستی قسەیان گرتووینەوە، هەر لە لەمەوە و هەر لە چەوە و هەر لە بلووەکەەوە و هەر لە پارە و لە هەموو شتێکەوە هاوکاریان کردوین مەمنونیانی بە جیرفانی خەڵک کراوە، بەڵام سەرپەرشتێکە کراوە لەلایەن ئەم کۆمەڵەمانەوە. طبعا حاجی ساڵح ئێمە پێمان خۆشە کە لە خزمەتیا بینوە هاوکارێکی بەردەوام و بەیەکەوە لەگەڵ حاج حسین و ئەو پیاوە خواناسانی تر مەڕاستی هاوکاری مزگەوتەکانەکەن و کۆمەڵی مزگەوتیان تا ئێستا دروست کردووە. کاک حاجی زۆر دڵخۆشن بۆی کە وەختێک دەستان لە خێری مزگەوتێک کابێت و مزگەوتێک تەواو بێت. وڵڵی مام بەساجان ئێمە یاخوا بەخێرن سەر و سەر چاوانمان ئێمە هەموو دەمێت دڵخۆشین بەوەی دڵخۆشین کەوا ئێمە دەستمان لەم خێرانەدایە بە هاوکاری خەڵک نە بە باخەڵی خۆمان نا بۆ خۆمان بە خەڵمان ئەوەندەی تیان نێ کە بڵێن مزگەوتێک دروست دەکەین. ئێمە تەکلیف لە خەڵک دەکەین و ماڵی ئەو خەڵکەس ئاوا بێ تەکلیف مادەگرنەوە و لە خوای گەورە بە زیاد بێ، یعنی قسەمان ناشێنن شکرانە بۆ خوای گەورە دەست یارمەتیمان بۆ درێژ دەکەن. جا وەک حاجی ئاژامەی پێکرد لە هەل لە چەولمەوە و هەل لە چیمەنتۆ و هەل لە بلۆکەوە و لە هەموو شتێکدا یارمەتیان داوین لەگەڵ ئەو مام حاجی لە خزمەت یابووم لە کارێزە و کونەماسیەوە ئەوە چەولمەکان بۆ نەقڵ کردوون بۆ ئێرە لە خوای گەورە بە زیاد بێ. ئەنجا بۆ دوایی لە تانجەرەوە بلۆکەکەمان نەقڵ کردو بۆ ئێرە لە خوای گەورە بە زیاد بێ. هەمووی دەستی خەڵکە، ئازایی خۆمان نییە، هەموو ئازایی خەڵکە بەڵێ ئێمە چووین. جا بەڵێ کاک حاجیان ئەی ڕۆژانی جمعە ینی خۆ حازرکردن بۆ ڕۆژی جمعە ئاوەدانی جمعە ئەم قەرەباڵغی کە لەخوا بەزابێ ڕۆ دروست بوو بەڕاستی جمعە ڕۆژێکی زۆر تایبەتە. قوربان ڕۆژی جمعە من وەک بیستومە و
فرمودەی پێغەمبەری خواشە ژەژنی فەقیرانە ژەژنی فەقیرانە یا حەجی مسلمانانە يعني ڕۆژی جوعمە ئەوەندە گەورەیە يعني داروبەردی ئەو شاخانە ذکر دەکات ڕۆژی جوعمە هەموو عیش حرامە عیش دروست نییە ڕۆژی جوعمە عیشە بکەیت من ئەوا بیستم حاجی مامۆستا سەکانە خۆش بێ یاخوا کاک خدر ئەگەر طبعا کاک خدر برای کاک فتاحەکە ئەم مزگەوتە و ماڵیشان هەر لە نزیکی مزگەوتەکایەوە مزگەوتەش جنابیان سەرپەرشتی مزگەوتەکەکەن پێمان خۆش بوو چاومان بە کاک فتاح بکەوتایە بەڵام دیارە لێرە نییە بەڵام کاک خدر کە برای جنابیانە برا گەورەی کاک فتاحە ئێمە حەزەکەین بە جنابە بڵین کە ئەم مزگەوتە بووە بە بەرەکەت بۆ بنەماڵەکەتان نەک تەنها بۆ کاک فتاح بخیراتەندا دەکەم حەزی مامۆستا لەخۆ پێغەمبەر بە زیاد بێ ئەمە بۆ بنەماڵەکەمە بۆ بەخێر و بەرەکەت لەم سەجادە ئەجا بە هاوکارە خزمایەتی و کاک حاجی و کاک حادیشەوە لەخۆ پێغەمبەر بە زیاد بێ شکە تەواو بووە گوێ لێ زۆری پێ بەرزی گوێ لێ لەسەر جادەی هەر کەسێ لادا بە خێر خۆی لادا نوێژێ دەکا و خێرەکەشی بۆ هەموو کەسدا گوێ لێ لەخۆ پێغەمبەر بە زیاد پێی وەسەر بەرزی ئەرێ وەڵڵا ئەرێ خۆی پێی وەسەر بەرزی بەخێر لەسەر چاوە خۆی تەعالە نوێژی جومعەی لەسەر فەرز کردوین و دەبێت پارێزگاری لێ بکەین. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت باشترینی ڕۆژەکانتان ڕۆژی جومعەیە. لە جومعەیە ئادەم دروست کراوە، هەروەها لە جومعەیە وەفاتیشی کردووە. نەفخی سوور و هاتنی قیامەت لە ڕۆژی جومعەیە دەبێت. ڕاچەنین و بەرەو مەحشەر چوون لە جومعەیە دەبێت. لەبەرەوە لە ڕۆژی جومعەیە سڵاواتم زۆر لێ بدەن کە یا ڕەسوول الله صلی الله عليه وسلم، چونکە سڵاواتەکانتان دەهێنرێت بۆ لای من و پیشانم ئەدرێت. وتیان یا ڕەسوول الله صلی الله عليه وسلم، چۆن پیشانت ئەدرێ لە کاتێکا لاشەکەت لە زەوی ڕزیوە؟ فەرمووی خۆی گەورە حرامی کردووە لە زەوی جەستە و لاشەی پێغەمبەران برزێنێت و بیان خوات. ئەم فەرموودە مبارەکە لە صەحیحی ئەبوو داوودا هاتووە. سلام علیکم. باش قوربان گیان هاتان باشە. ئێمە پێمان خۆش بوو لە مێرگەپان کە لە شەقامە گشتەکەی ئەم دوکانی جنابتانی لێیە و ڕۆژانی جومعە تەمان ڕۆژێکی زۆر مبارەکە و ئێوە بەرامبەر بە مزگەوتی مەڕوانیشن. ڕۆژانی جومعە قەرەباڵغێکی زۆر لە مزگەوتا کۆ بێتەوە. پێمان خۆش بوو بزانین ڕۆژانی جومعە کار و کاسبی چۆنە، هەرچەند سەعاتی جومعە و سەعاتی کە کاتی خوتبەیە و کاتی جومعەیە معاملەکردن باش نییە، بەڵام ئایا ڕۆژەکە هەمووی هەستەکەن بەرەکەتێکی زۆری تای ڕۆژی جومعە؟ پێشەکی بەخێر بن. ئێمە بە نسبەت مێرگەپانەوە سوکە ناوچەیەکی گەشتیاریە بە حەقەت یعنی پێنجشەمان و جومعان بە تایبەتی ئەوەیە کاڵێ بە تەواوی بەقەدەر هەموو هەفتەکەی ئیسفادەی هەیە، یان ڕاستی هەم لە ڕووی کورد و هەم لە ڕووی عەرەب و هەم لە ڕووی تەواوی هەرچی گەشتیارە لە جومعانە لە چاو ڕۆژەکانی ترادا ئەوەنەوە توان بڵێن 15 ئەوەنە ئیسفادەکەین. ئێمە لە دەردی ئەڵێ لە کە شەمەمان لێ دێ لە شەمەوە هەتا وەکو پێنجشەمە و جومعە چاوەڕێن کە جومعە بێتەوە و دەردی ئەڵێ چکە ئازاین کە بازارێکی سوپاس بخوا باش دروستەکە. ئێتر هەم فەزلی خوای گەورەی و هەم بە حکمی ئەم مزگەوتەش کە بەرامبەرمانە دەردی ئەڵێ تەواو بازارەکەمان فەرقیە لە چاو بازارەکانی. یعنی حەزەکەن هەموو ڕۆژی جومعە بێت. وەڵاهی بەدەست ئێمە بوایە و بە دوعای ئێمە بوایە ئارە وەڵا پێمان خۆش هەموو ڕۆژێ جومعە بوایە. خۆڕستان بایەخوا. بەرەکەتی بۆ دین و هەم بۆ دنیاش دەردی ئەڵێ بەرەکەت و ئینسانی ژەگە بتوانێت دەردی ئەڵێ ئیشەکەی حرام نەکا و کۆمەڵە شتێ نەیفرۆشێ و نەیکە بە حەقیقەت هەم دنیا و هەم قیامەتیشی دەسەکەوێت. یاخۆ خۆڕستان بایە ئینشاءالله سەرکەوتوو بن یاخۆ. ئەمیر المؤمنین کاتێکە خەلیفەی موسڵمانان بوو لەناو سەحابەکاندا دانیشت بوو، کۆمەڵە سەحابەیەکی زۆر بە دەوریەوە دانیشت بوون. لە ناکەو بینی دوو گەنج یاخود دوو لاو نەفەرێک لەگەڵ خۆیاندا دەهێنن. ئەم نەفەرە تۆزێک تەمەنی لەوان زیاتر بووە، تەمەنی کردبوو. ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ لێی پرسین ئەم پیاوە بۆ لێ دەکەن، بۆ دەیهێنن لەگەڵ خۆتانە؟ ئەوانیش دەیانوت یا ئەمیر المؤمنین ئەم پیاوە باوکی ئێمەی کوشتووە، ئەم پیاوە باوکی ئەمەی لە ناو بردووە. ئیمامی عومەریش ڕووی کردە کابرا وتی بۆ باوکی ئەوانت کوشتووە. کابراش وتی یا ئەمیر المؤمنین
سوێن بەخوا چۆنت بۆ باز دەکەم ئاوا بووە ئەم کابرا کۆمەڵە وشترێکی هێنابوو بۆ ناو زەرعاتەکەی من کۆمەڵە زەرعاتێکم کردبوو کۆمەڵێ وشتری هێنابوو زۆرم ڕجا لێ کرد زۆرم داوا لێ کرد کە لای بە لەیرا بیوەرە دەرەوە ئەم زەرعاتە دەخوات لە ناوی دەبان بەڵام کابرا هەر گوێی بۆ نەگرتم هەتا منیش بەردە بچووکێکم پێوە ناکە ئادووری بخەمەوە لە زەرعاتەکەم سوبحانەڵڵا لەو کاتەکە بەرسەریکە و یەکسەرە و کابرا مرد ئەمە واقعی بەسەراتەکە و ئەو کابراش لەگەڵ ئەوەتا منیشان هێناوە بۆیرا هەتاوەکو بزانێ حکممان چییە ئیمامی عومەریش فەرمووی پیاو کوشتن ئەوەیە کە وا تۆ لە تۆڵەی ئەودا بکوژرێیتەوە ئەوەیە کە تۆ لە تۆڵەی ئەودا بکوژرێیتەوە کابراش وتی دەمادام هەر حەقەکەم لەسەر تەطبیق دەکەن هەر ئەو حەدەم بەسەردا دەکرێت یەک تەکلیفم هەیە بۆم جێبەجێ بکەی ئەویش وتی تەکلیفەکە چییە پێش مردنە و لەوایەکەی تر تۆڵەی ئەو کابرای لێوەربگرنەوە کابرای عەرابیش دەشتەکی بوو وتی ماڵ و منداڵم لە سەحران لە خوای گەورە بگەڕێتەوە کەسیان نییە من نەوەیە 2 ڕۆژ یاخود 3 ڕۆژ مەجاڵم دەبوو ئەوەی کە بڕۆم بەلایەنەوە ئیمامی عومەریش فەرمووی ئاخر کێ کەفالەتی تۆ ئاکا کێ کەفیلتە بۆ ئەوەی کە تۆ بگەڕێیتەوە کابراش سەیری کرد لە ناو سەحابەکاندا کەسێک نەبوو کە ببێ بە کەفیلی ئەم پیاوە هەتا ئەبوو ذەڕی غەفاری کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی بەتەنها دەژیت بەتەنها ئەمریت و بەتەنهاش زیندوو دەکرێتەوە ئەبوو ذەڕی غەفاری ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمووی ئەی ئیمانداران ئەی ئیمامی عومەر من دەبم بە کەفیلی ئەو کەسە ئیمامی عومەریش ڕووی تێکرد فەرمووی یا ئەبا ذەڕ نەڵێی کە هاوڕێمی نەڵێی کە ڕەفیقمی سوێن بەخوا ئەگەر ئەو کابرا نێت و حەدەقە بەسەر تۆ تەطبیق دەکەم ئیمامی ئەبوو ذەڕ فەرمی وەڵڵاهی پشتیوان بەخوا گەڕێتەوە دەموچاوی لە درۆزن ناکات پشتیوان بەخوا دەگەڕێتەوە ئیمامی عومەریش فەرمی بڕۆ 3 ڕۆژ مۆڵەتە بڕۆ بێرەوە بەڵام بەو پەیمانە ئەو پەیمانەی کە پێی داوین بیبەرە سەر کابرا 2 ڕۆژ یاخود 3 ڕۆژ ڕۆیشت لەسەرەی دووەم ڕۆژدا پاشان بوو بە 3 ڕۆژ کابرا ئیمامی عومەر و سەحابەکان لەما بینی نوێژی عەسر بۆ نوێژی مەغریب بوو لەو کاتەدا بوو کە چاوەڕێی کابرایان دەکرد بێتەوە بەڵام ئیمامی عومەر ڕووی کردە ئیمامی ئەبوو ذەڕ یا ئەبا ذەڕ ئەوە هاوڕێکەت چی بەسەر هات فەرمی بەخوا نازانم منیش وەکو ئێوە لێ دەزانم بەڵام ئینشاء الله دەگەڕێتەوە دەڵێ کابرا کە خۆر بە ئەندازەی ڕمێکی ماوە بچێ تەواو ئاوا بێت کابرا لە دوورەوە دەستی بەرزە کردەوە یا ئەمیرە المؤمنین ئەوە هاتمەوە کابرا کە هاتەوە ئیمامی عومەر بەم مەشەدە زۆری پێ مەعجوب بوو کە تۆ ئەی کابرا ئەی دەشتەکی ئەی عەرابی خۆ بەخوای گەورە من و سەحابەکان نەمانە دەزانی کە تۆ ماڵت لەکوێ و لەکوێ دەژی بۆ گەڕایتەوە ئەویش فەرمووی یا ئەمیرە المؤمنین سوێن بەخوا نە لە تۆ دەترسام وەنە لە سەحابەکان دەترسام وەنە لەوە دەترسام کە حەدەکە مەسەرا تەطبیق بکرێ سوێن بەخوا بەس لە بەرخاتری بەخوای گەورە هاتم کە ماڵ و منداڵیشم لەو کاتاکە هاتمەوە چۆن چۆلەکە چۆن بچکە چۆلەکە کاتێکە دایکەکەیان دەڕوا سێبەریان بەسەرەوە نامێنە ماڵ و منداڵی منیش ئاوایان بەسەردا هات بەڵام لەبەر خاتری خوا بانوان نەزانێت کە کەسانێک بە ناوی دینی محەممەدەوە صلی الله عليه وسلم وعد و پەیمان نەشکێنن بەس لەبەر خاتریەوە هاتمەوە ئەو حەدەشم بەسەرا تەطبیق بکرێ ئیمامی عومەر کە ئەمەی بینی فرمێس بە چاوی مبارەکیدا هاتە خوارەوە بە هەردوو کابرای بە هەردوو گەنجەکەی فەرموو ئەتەعفوانی لێوەجه الله ئایا هەر لەبەر خاتری خوا لێ خۆش نابن کابرا هەردوو گەنجەکە دەستیان کرد بە گریان فەرمی ئەوە لەبەر خاتری خوا لێ خۆش بووین تابعي قشنا وكتر بخواي قولتان اسبيرين سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته. خواتنا لكم.